لەسەر وەختی جەنگی گەورە و درێژخایانی دووەمی جیهانی کە لە چلەکانەوە پریشکەکانی دەرکەوت بوون، جەنگێک بوو لە نێوان چەند دەوڵەتێکدا و لە ناویاندا ئەڵمانیا و سۆڤیەت. ڕابەرانی جەنگی هەردوو وڵات تا دواپلە سەرکەش بوون و چۆکیان بۆ یەکدا نەدەدا. هەم ئەڵمانیا بەڕابەرایەتی هیتلەر و لەلایەکی تر سۆڤیەت بەڕابەرایەتی ستالین. لە جەنگەکەدا گەیشتبوونە ئەوجی خۆیان و تەواوی هێزیان بۆ لە ناوبردنی یەکتر خستبووە کار. هەرچەندە جەنگ توند بێت لە نێوان دەوڵەتان، هەرچەندە سەرکردەکان سەرکەش بن، بەڵام هەمیشە لە جەنگەکاندا سازشکردن ڕوو دەدات، چونکە هیچ سەرکردەیەک نییە خاڵی لاوازی نەبێت. ئەڵمانەکان توانیان کوڕی گەورەی ستالین بە ناوی یاکۆڤ دەستگیر بکەن، پاشان کردیان بە وەرەقەیەکی گەورەی سیاسی تا بتوانن ستالینی پێبخەنە داوی داواکاری و مەرجەکانی خۆیان. پاشەوەی نەیانتوانی تەڵەب و داواکاری گەورە لە بەرامبەر کوڕەکەی بەسەر ستالیندا بسەپێنن، پێشنیاریان کرد بۆ گۆڕینەوەی دیل، واتە دیل بە دیل بکەن. کوڕی ستالین کە پلەی ملازمی هەبوو لە سەربازیدا، ئەڵمانەکان لە بەرامبەردا داوایان کرد کە ژەنەراڵێکی سوپاکەیان ئازاد بکەن. ستالین وەک سەرکردەیەکی چەپ بەرامبەر ئەو داواکاری ئەڵمانەکان وەک باوک مامەڵەی نەکرد، بەڵکو وەک فەرماندەیەک و سەرکردەیەکی سەربازی وەڵامی دانەوە وتی هیچ کات لە بەرامبەر ملازمێک ژەنەراڵێک نادەین. دوایەوەی ستالین چاوی لە پەیوەندیە خێزانیەکان پۆشی و ڕازی نەبوو بە داواکاریەکەیان، ئەڵمانەکان کوڕەکەیان کوشت. بەڵام ئەم مەبدەئەی ستالین و سۆڤیەتەکان بووە هۆکارێک کە لە کۆتایی جەنگی جیهانی گەورەترین گورزە لە ئەڵمانەکان بدەن و تێکیان بشکێنن لە خاکەکەیان. دواتر هەر بەوەوە نەوەستان بە هاوپەیمانیەتی ئەمریکا و چەند وڵاتێکی تر توانیان نیوەی ئەڵمانیا بخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆیان و ئەڵمانیا بکەنە ژێر دەستە و کۆتایی بە دەسەڵاتی ئەڵمانیا و نازیەکان بهێنن.